هەرچی مەراکزی فتوا هەیە لە عالەمی ئیسلامیە ئەوەی کە من بەرچاوم کەوتبێ و هەرچی گەورە زانایانی ئیسلامە هەیە یەکدەنگن لەسەر ئەوەی کە انتخابات و دەنگدان و مشارەکەکردن و تەئیدی ئیسلامیەکان ئیشێکی شەرعیە و داوایەکی ڕەوایە و مەجموعەیەک لە گەورە زانایانی ئیسلام وەکو شێخ بن باز و شێخ عوسەیمین و شێخ ئەلبانی پێیان وایە واجبە فەرزە لەسەر هەموو مسلمانە کە توانای هەبێ مشارەکە بکە و قەناعەتیان وایە مشارەکە نەکردن تاوانە. دیارە لەوە ئەچێت هەندێک زانای تریش ڕێیەکی تری هەبێ یان هەندێک مەجامع من نەمبینیوە زۆریش بەدوای گەڕاوم ئەوەی زانای معتەبەری عالەمی ئیسلامی بێ و ئەو زانە گەورانەیش ئیسلام پێیان وایە واجبە. مەڵ ئیسلامی بووە بە حیزبێک ئەوەندەی دەرەوەی خەڵکی کۆمەڵشایەتی بۆ قووەتی کۆمەڵەدا لەوە چێوەرەی خۆمان بە شانوبارە هەڵنەدەین. بۆیە پێویستیشە داوامان بەیانمان تەکلیفمان بگاتەوە دەرەوەی خۆمان. بەڕێزان من ئەوەی کە لام تێبینێت تا ئێستەی زۆرجار گەڕانەکانی ئێمە بۆ ماڵانن کە ئەندامی ئێمن یا دۆستی ئێمن یا قەناعەتمان وایە دەنگ بە کۆمەڵەدەن. جا ئەمە ئامانجی ئێمە ناپێکێ بۆ چکەوە